نیعمەتەکانی پەروەردگارت ببینە. گەر هەژاریت دڵنیا بەبێ بەژنیت لە نیعمەتە زۆرەکانی پەروەردگارت. لەوانەیە گەر دەوڵەمەند بووتایە و ماڵی دنیات هەبوایە خاوەنی ئەو نیعمەتە گەورەیە نەبوو بایت. لەوانەیە دەوڵەمەندی دنیات پێخۆش بێت بەڵام بۆ تۆ خراپ بێت. دەگونجێت ئەو منداڵانەی تۆ بە هەژاری گەورەیان دەکەیت ڕۆژێ لە ڕۆژان ببنە سێبەر و بتحەسێننەوە. لەوانەیە ببنە خەزێنەی دەوڵەمەندیت. ئەوە نییە هەر منداڵی هەژارانن زۆربەیان پزیشک و ئەندازیار و پارێزەرن. ئەوە گەورەترین نیعمەتە. هەر خودا خۆی ئاگادارە بەکارەکان. پەروەردگار لە قورئانی پیرۆز لە سوورەی ئیبراهیم ئایەتی 34 دەفەرموێ: وَإِن تَعُدُّوا نِعْمَةَ اللَّهِ لَا تُحْصُوهَا إِنَّ الْإِنسَانَ لَظَلُومٌ كَفَّارٌ. واتە خۆ ئەگەر بەهرە و نیعمەتەکانی خوددا بژمێرن بۆ تا ناژمێردرێن. بەڕاستی ئادەمی بێبڕوا زۆر ستەمکار و سپڵەیە. دەی دیارە هەر کەسە و نیعمەتێکی پێبەخشراوە، بەڵام گرنگەوەیە هەز بەبوونی ئەو نیعمەتە گەورەیە بکەیت و بەختەوەری دەست بکەوێت. گەر هەز بە تەنیایی دەکەیت و بێبەشیت لە سۆزی دایک و باوک دڵتەنگ مەبە، چونکە دەکرێت نیعمەتێکی زۆر گەورەت هەبێت هەوڵ بدە بیدۆزیتەوە. پشت و پەنای تۆ پەروەردگارتە. دەکرێت ببیتە خودا پەرستێشی مەزن و خۆت بێبەش نەکەیت لە سۆزی پەروەردگارت. خدای پەروەردگار بۆ دڵنەوایی پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرموێ: وَلَسَوْفَ يُعْطِيكَ رَبُّكَ فَتَرْضَى أَلَمْ يَجِدْكَ يَتِيمًا فَآوَى. واتە لە ئایندەدا پەروەردگارت ئەوەندە ناز و نیعمەتت پێدەبەخشێ کە زۆر پێی ڕازی و خۆشنود دەبیت. ئایا پەروەردگارت نەیبینیت بە هەتیوی و خێرا دەروی لێ نەکردیتەوە و لانەی بۆ سازاندیت و حەواندیتیەوە؟ گەر تەندروستیت باش نییە و نەخۆشیەکەت چارەسەری بۆ نەدۆزراوەتەوە، بەڵام دەگونجێ تۆ نیعمەتێکت هەبێ خەڵکانی تر هەستی پێ نەکەن. بەدڵ ذکری ئەڵڵا بکە و تیماری دەردت بکە. سەبر و ئارامت هەبێ و پند وەربگرە لە سەبری پێغەمبەر ئەیوب عەلەیه السەلام. دەربارەی پێغەمبەر ئەیوب پەروەردگاری میهرەبان لە قورئانی پیرۆز لە سوورەی ئەلئەنبیا ئایەتی 83 و 84 دەفەرموێ: واتە وەباسی ئەیوب بکە کاتێ هاواری لە پەروەردگاری کرد لە دوای ناساغی ماوەیەکی زۆر. بەڕاستی من زیان و ئازار و نەخۆشی دووچارم بووە و تۆش میهرەبانترینی میهرەبانانی. جا ئێمەش هاوار و نزاکەیمان گیرا کرد و لامان برد. ئەو زیان و ئازار و نەخۆشیە هەی بوو و هەموو ماڵ و منداڵیمان پێبەخشیەوە کە پێشتر مردبوون و بە ئەوەندەی تریش لەگەڵیاندا ئەوە ڕەحمەتێکی تایبەت بوو لە ئێمەوە و بیرخەرەوە و ئامۆژگاری بوو بۆ خودا پەرستان. گەر تا ئێستا نەبوویتە خاوەنی منداڵ مەڵێ وەجاخ کوێرم. هەوڵ بدە خۆشبەختی خۆت لەو نیعمەتەدا بدۆزیتەوە کە تۆ هەتە و خەڵکی تر ئەو نیعمەتەیان نییە. زۆر کەسەیە تووشی خەمۆکی بووە و ناتوانێ نزا بکا و دوورە لەو نیعمەتە گەورەیە. تۆ فێری دوعاکردن ببە و هەز بەو نیعمەتە گەورەیە بکە، خدای پەروەردگاریش وەرامت دەداتەوە. بێهیوا مەبە و بەردەوام بە لە نزاکانت. هەروەها لە قورئانی پیرۆز لە ئایەتی 89 دەفەرموێ: وَزَكَرِيَّا إِذْ نَادَى رَبَّهُ رَبِّي لَا تَذَرْنِي فَرْدًا وَأَنْتَ خَيْرُ الْوَارِثِينَ فاستجبنا له ووهبنا له يحيى وأصلحنا له زوجه. واتا باسی زەکەریا بکە کاتی هاواری لە پەروەردگاری کرد: ئەی پەروەردگارم
بەتەنها مەمهێڵەرەوە منداڵێکم پێ ببەخشە و تۆ چاکترین میراتگرانی ئێمەش دوعای ئەومان وەرامدایەوە و یەحیامان پێبەخشی خۆشبەختی و کامەرانی بۆ ئەو کەسەی لە هەموو کات و ساتێکی ژیانیدا نیعمەتەکانی پەروەردگاری دەبینێت و دەیانکاتە هۆکاری دڵخۆشی ناز و نیعمەتەکانی پەروەردگار هێندە زۆر و بێشومارن کە هەرگیز وەسف ناکرێن سوپاسگوزار بە بۆ ئەو نیعمەتانەش وەکو ئیمان ئیحسان دایک و باوک و خێزان لەش ساغی کار و کاسبی حەڵاڵ ڕزق و ڕۆزی پاک زانستێکی سوودبەخش ڕەفتار و هەڵس و کەوتی جوان دڵنەرمی و تا دوایی هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی دوو نیعمەت هەن کە ئینسانەکان تێیدا زەرەرمەندن لەش ساغی و دەست بەتاڵی دەیکەواتە سوود لەو دوو نیعمەتانە وەربگرە تا زەرەرمەند و دۆڕاو نەبیت پەروەردگارە ڕێنمونیمان بکە و یارمەتی دەرمان بە سوود لەو نیعمەتانە وەربگرین و دڵەکانمان دەوڵەمەند بکە بە قەناعەت و شوکرانە بژێری نیعمەتەکان